گرتنی زانیاری لەسەر کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر ئێستا دەبەسترێت. پامنێرمان وەلی سەلیم جارێکی دیکە لەگەڵماندایە. وەلی سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. مەبەستم بۆ ئەو پرسیارە بکەم ئەوەندەی کە زانیاری تێبێت لە ناو هەوڵی کۆبوونەوەکە سەبارەت بە پرسە سیاسیەکانی هەرێمی کوردستان و دۆخی لایەنەکانی هەرێمی کوردستان و پەیوەندیان و چارەسەری ئەو قەیرانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە یاخود باس دەکرێت، چ زانیاریەک لەسەرەوە باس دەکرێت یاخود کۆمەڵی ئیسلامی کوردستان دیدی بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان چییە؟ بەڵێ ببوورە جاری پێشوو بەهۆی کێشە ئینتەرنێتەوە نەمانتوانی تەواوی زانیاریەکانتان پێ بدەین. بەڵێ لە کۆبنەوەکە یەکێک لە تەورە سەرەکیەکان ئەو بابەتە بوو کە کۆمەڵی ئیسلامی چەند ڕێگا چارەسەرشی گونجاو تاوتێ ئەکاتن بۆی کەم کێشانی لە هەرێمی کوردستان هەیە چۆن چارەسەر بکرێن و چۆن لایەنەکان لێکتر نزیک ببن و ئەو کێشانەی سەر بە چ لایەنێکن لایەنەکان چۆن بێنە پێش و هەروە ئەو چۆن پەرلەمان کارا بکرێتەوە، چۆن حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە کارا بکرێت و حکوومەتێکی تازە پێک بهێنرێت و ئەو پەیامەی بارزانی کە لە ماوەی ڕابردوودا بڵاوی کردێتەوە چۆن قسەی لەسەر بکرێتەوە. پارتی دیموکراتی کوردستان بۆچی جارێکی تر لەگەڵ لایەنەکان بە زووی دانەنیشتەوە. ئەمانە هەموو ئەو تەورانە بوون کە کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ باسی لێوە کردووە و بەگشتی باسی لەسەر کردووە و دواتر باسی پرۆژەی کاری ئیسلامیشی کە لە نێوان حیزب پرۆژەیە چۆن بەرەو پێش ببن و چ بکرێتن بۆ باشترکردنی ئەم پرۆژە. من بۆ زانیار زیاتر لەسەر کۆبنەوەکەی ئەمڕۆ و ئەو تەورانی کە باسکراوە لە کۆبنەوەکە و تاکو ئێستاش کۆبنەوەکە بەردەوام مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنیم لەگەڵدایە. مامۆستا ئێستا زانیاری زیاتر بێ ئێمە داداتن. مامۆستا گەربەی بۆ ئێرە مامۆستا باسی چیتان کرد لە کۆبنەوەکە تاکو ئێستا و چ دەگوزارێت لە ژوورەوە؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بەڕێستان و هەروەها بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە کۆبنەوەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی گرنگێتی خۆی هەیە و هەروەها لەم کۆبنەوەیدا چەندەها تەوەرەی گرنگ باس کراوە. یەکێک لەو تەوەرانەی کاروباری نێوخۆی حیزب و هەروەها کاروباری نێوخۆی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی هەڵسەنگاندن لە بۆ ئیش و کارەکانی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی بوو و هەروەها تەوەرەیەکی تر لە تەوەرەکانی کۆبنەوەی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و هەروەها بارودۆخی عێراق بەگشتی ئەو قۆناغانی کە وەزعی عێراق پێدا تێپەڕ دەبێت و هەروەها وەزعی سیاسی مەسەلەی پەرلەمان مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان بەجددی و هەروەها کارە دەست بەکاربوونەوەی وەزیرەکان تەشکیلاتی حکوومەت و هەروە ئەکتیڤکردنی کاروباری حکوومەت و هەروەها بژێوی هاوڵاتن وەزعی هەرێمی کوردستان کە دۆخێکی ناجێگیری هەیە و هەروە ئەم قەیرانانەی کەوە هاتوونەتە پێش دەبێت بەجددی لایەنە سیاسیەکانی کوردستان و هەروە کۆمەڵی ئیسلامی کە پێکهێنەری ئەم حکوومەتەیە قسەی جددی هەبێت بۆ ئەوەی کەوە لە ئایندا بتوانرێ حل و چارەسەر بکرێەوە لەوە زیاتر هاوڵاتیانی کوردستان لەم قەیرانەدا نەمێننەوانێ و هەروەها بتوانین ئەم قۆناغش تێپەڕ بکەین، قۆناغێکی باشتر و چاکتر بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان دەستەبەر بکەین. یەکێکی تر لە کۆبنەوەکە باسی ئەو برینانە و نەخۆشیانەتان کرد کە ئێستا هەرێمی کوردستان تووشی بۆ و باسی ئەو دەرمانانتان کرد کە پێویستە هەرێمی کوردستان بەکاربێن بۆ چارەسەرکردنی کێشە. بەتەکید هەموو کۆبوونەوەکانی کۆمەڵی ئیسلامی بەگشتی و هەروەها کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێک لە تەوەرەکان بارودۆخی دەتوانین بڵێن دارایی هەرێمی کوردستانە. ئەو وەزعی کەوا هاتووە بەسەر هەرێمی کوردستانە و چۆن بتوانین دەرچەیەک بدۆزرێتەوانی بۆ ئەوەی کەوا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم قەیرانە دەرباز ببن و هەروەها قۆناغێکی باشتر و چاکتر و هەروەها لاپەڕەیەکی نوێ لە کاروباری بە تایبەتی هەم سیاسی و هەروەها هەم لایەنی دارایی و ئابووری خەڵکی بێتەوە ئاراوە کە ئیتر لەوە زیاتر معانات و ناڕەحەتی لە بۆ تاک لە بۆ هاوڵاتیانی کوردستان نەمێنێتەوەوانی و قۆناغەکە تێپەڕ بکەین و قۆناغێکی باشتر و چاکتر دەستەبەر بکەین. باسی پرۆژەی کاری هاوبەشینان حیزب ئیسلامیەکانتان کرد. ئەم پرۆژە چۆن بەرەو پێش دەبن؟ ئەمڕۆ چ باسێک لەم بارەوە کرد؟ بەڵێ یەکێکتر لە تەوەرەی کۆبوونەوەکانی ئەمڕۆی ئەنجومەنی سەرکردایەتی بێگومان تەوەری پرۆژەی کاری ئیسلامی بوو کە ئەو تەوەرەیە معلومی بەڕێستانەوە هەروەها ڕاگەیاندنەکانیشەوە کە ماوەیەکی زۆر الحەمدلله شەوت و هەروەها هەنگاوی باشی بڕیوە. ئێمە بەردەوام ئیدام بەم پرۆژەیە دەدەین و ئەم پرۆژەیە دەکەینە جێگەی دڵخۆشبوونی هەموو ئەندامان و هەروەها لایەنگران و دۆستان و جەماوەری هەرێمی کوردستان و هەروەها لە ئایندەیە دەتوانین بڵێن ئەم پرۆژەیە ئەکتیڤتر و باشتر و چاکتر بکەین و بەم زوانە لە سەرەتای هەفتەی ئایندەدا لژنەی باڵای هاوبەشی ئیسلامیەکان هەستی لایەنی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و هەروەها بزوتنەوەی ئیسلامی کۆبوونەوەیەکی تر لە سلێمانی دەکرێت و لەو
کۆبوونەوەدا هەندێک لە قۆناغەکان هەندێک لە بابەتەکانی تر تاوتوێ دەکرێت و هەروەها پێدەچێت کارنامەیەک بنووسێتەوانێ بۆ ئەوەی کەوا لە ئایندای هەر سێلایەنی ئیسلامی بۆ پرۆژەی کاری هاوبەشی ئیسلامی لە کوردستانە ئیشی لەسەر بکرێت و بتوانین هەنگاوی باشتر بدەین بە پرۆژەکە و هەروەها زیاتر خەڵی دڵخۆش بکەین و ئەم پرۆژەیە ئێوە ئەمڕۆ پرۆژەیەکتان ئامادە کردووە بۆی کە کار ئیسلامی بەرەو پێش ببن و لەو کۆبنەوەی کە بڕیار وایە ئەنجام بدەن باسی بکەن. قسەکە لەسەر پرۆژەکەی پێشوە کە لژنەیەکی باڵا دروستکراوە هەروە ئەو لژنەیە دانیشتنی خۆیان دەکەن لە دانیشتەکەدا مسودەیەکی کارنامە هەیە و هەروەها کارنامەکە تاوتوێ دەکەن پاشە هەڵسەگان دەکەن بۆ بڕگەکانی و هەروە ئەو کارنامەیە دەبێتە کارنامەیە پرۆژەی کاری ئیسلامی هەر سێلایەنە ئیسلامیەکە و هەروەها وردە هەنگاو بە هەنگاو ئیشی لەسەر دەکرێت بۆ ئەوەی کەوا لە ئایندەیە تەبەنی بکرێ و هەروەها ببێتە ئەوەی کەوا زیاتر جێگەی دڵخۆشی بێت و هەروەها بتوانین هەنگاوی باشی لەگەڵدا بنین. من دەگەڕێمەوە ستۆدیۆ هیچم نەماوە ئەگەر ئێوە سپاس بۆ زانیارەکان وەلی سەلیم پەیامنێری پەیام کار ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی.